سڵاو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتەوەڵەکانی کوردستان ئێران و جیهان سەرەتاش سەردیاڕی گرنگترین هەواڵەکان. کوژرانی 89,000 ژن لە ساڵی 2022 لە جیهان، ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە سیسەخت، دەستێدارەدانی منداڵێکی تەمەن 17 ساڵ و بەندکراوێکی شۆڕەشی 92 لە سەبزەوار و شیراز، ژاراویکردنی قوتابیانی گوندی کۆرکۆرە لە سنە، چالاکی لاوانی دێولان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە، یادکردنەوەی زانیار ئەڵڵامورادی لە شاری سنە، گیان لە دەستان و برینداربوونی سێ کرێکار لە سەردەشت و مەشهەد و برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. درێژەی هەواڵەکان، ژاراویکردنی قوتابیانی گوندی کۆرکۆرە لە سنە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی پێنجشەممە دوی مانگی سەرماوەست. هێزەکانی سوپای پاسداران سەردانی یەکێک لە قوتابخانەکانی گوندی کۆرکۆرەیان کرد لە دەوروبەری شاری سنە و پاش چوونیان چەند قوتابی ژارایی بوون. ئەوتەی سەرچاوەکانی هەواڵ کۆمەڵێک لە هێزەکانی سوپای پاسداران بە مەبەستی شۆردنی مێشکی قوتابیانی کچ چوونەتە قوتابخانەیەک لە گوندی کۆرکۆرەی سەر بە شاری سنە، بەڵام پاش چوونە دەرەوەیان لە مەدرسە 20 قوتابی بە گازێکی کیمیایی ژاراوی کران. بە پێی زانیاریەکان ژمارەیەک لە قوتابیان بەهۆی خراپی دۆخی تەندروستیان ڕەوانەی نەخۆشخانە کراون. شانی باسە کە لە ناوچەی کۆڕینی سەر بە شاری زاهیدانیش هێزەکانی سوپای پاسداران بە مەبەستی تەبلیغکردنی بەرنامەکانی ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی سەردانی قوتابخانەکانیان کردووە کە ناڕەزایەتی بەرینی بنەماڵی قوتابیان و خەڵکی ناوچەکەی لێکۆتەوە. چالاکی لاوانی دێولان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی هەینی سەی مانگی سەرماوەست، کۆمەڵێک لە لاوانی شۆڕشکێڕی دێولان لە چالاکیەکدا لە دەرەوەی شار یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینایان بەڕێزراگرت. بە پێی زانیاریەکان لاوانی شۆڕشگێڕی دێولان بەردی شاخەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە و لەسەر لووتکەی کێوی شەیدا لە دەوروبەری ئەو شارە دروشمی ژنجیان ئازادی و شەهید نامرەیان بەرز کردوێتەوە. یادکردنەوەی زانیار ئەڵڵامورادی لە شاری سنە ڕۆژی هەینی سەی مانگی سەرماوەست، بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی سنە مەراسمێکیان بە بۆنەی ساڵڕۆژی گیانبەختکردنی زانیار ئەڵڵامورادی لە گۆڕستانی بەهەشت محەممەدی بەڕێوەبرد. زانیار ئەڵڵامورادی ڕۆژی 24 خەزڵوەری 1401 لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شاری سنە بە تەقەی هێزەکانی ڕەژیم گیانی لە پێنا و ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی هەینی بنەماڵەوە هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە خەڵکی ئازادی خوازی ئەو شارە لەسەر مەزاری زانیار کۆبوونەوە و ێرای ڕێزگرتن لە یادی ئەو هەمیشە زیندووە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نێکردەوە. یان لە دەستان و برینداربوونی سێ کرێکار لە سەردەشت و مەشهەد ڕۆژی هەینی سەی مانگی سەرماوەست، سێ کرێکاری خەڵکی شارەکانی سەردەشت و مەشهەد بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار تووشی ڕووداو بوون و دوو کرێکاریانیان لەدەستا و کرێکارێکی دیکەش بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی خەڵکی سەردەشت بە ناوی واحد شیرینپور تەمەن 22 ساڵ لە کاتی کارکردن لە شارۆچکەی سەنعەتی ڕەبەت بەهۆی بەرەخگرتووی گیانی لەدەستاوە. هەروەها کرێکارێکی بیناسازی خەڵکی سەردەشت لە کاتی کارکردندا بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانەی شاری ورمەیە گوازراوەتەوە. لەلایەکی تریشەوە کرێکارێکی تەمەن 29 ساڵی خەڵکی مەشهەد بەهۆی بەرەخگرتووی لە کارگەیەکی کارواش بە سەختی بریندار و پاشگواستنەوە بۆ نەخۆشخانە گیانی لەدەستاوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە ڕۆژی پێنجشەممە دوی مانگی سەرماوەست، کۆڵبەرێکی خەڵکی بۆکان بە ناوی ئیسماعیل ناسری بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندارکرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی پێنجشەممە هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە کۆمەڵێک کۆڵبەریان داوەتە بەردەستڕێژی گولە و بۆ هۆیەوە کۆڵبەرێکی خەڵکی بۆکان بە ناوی ئیسماعیل ناسری بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانە گوازراوت. ناڕوونی چارەنووسی بەندکراوێکی خەڵکی دیواندەرە لە زیندانی حکوومەت. ئیدریس وەیسی هاوڵاتی خەڵکی گوندی قەڵا وەلیانە لە ناوچەی ساراڵی سەر بە شارستانی دیواندەرە ماوەی 3 ساڵە
لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە ڕفێنراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. ئیدریس وەیسی ڕۆژی سی ڕەسبەری 1399 هەتاوی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و تا ئێستا هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووس و دۆخی زیانی لە بەردەستانیە. بە پێی زانیاریەکان دوای بە دۆدەچوونی بەردەوامی بنەماڵەی ناوبراو ئیدارەی ئیتلاعات سەبارەت بە هەر زانیاریەک سەبارەت بە کوڕەکەیان هەڕەشیان لێکردوون و ڕایانگەیاندووە کە ئەبێ بێدەنگ بن. هێرش بۆ سەر چالاکێکی سیاسی کورد لە فنلاند. ڕۆژی هەینی سەیمانگی سەرماوەست چالاکێکی سیاسی کورد لە فنلاند بە ناوی مەجید حەقی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری سلااوە هێرشکرایە سەری و بە سەختی بریندار بوو. بەوتەی هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ بەکرێگیراوی کۆماری ئیسلامی لە وڵاتی فەنلاند هێرشیان کردوتە سەر مەجید حەقی و بە سەختی برینداری کردووە. ناوبراو پاش برینداربوون ڕەوانەی نەخۆشخانەکراوە و تاوانبارەکەش بە هاوکاری خەڵکی مەدەنی لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە سیسەخت. بەیانی ڕۆژی شەممە 4 مانگی سەرماوەست کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری سیسەخت لە ئاسنەدانی چەند مانگ حەقدەست و بیمە ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی کرێکاران ماوەی 16 مانگە حەقدەست و مەزایەیان وەرنەگرتووە و خاوەنکار 7 مانگە حەقی بیمەکانی بە ڕێکخراوی تامینی نیشتمایی پەرداخ نەکردووە. کرێکارێک لەو بارەوە دەڵێت سەرەتای ئەمساڵ لەگەڵ گۆڕانی شارەدار تۆزێک دۆخی پیشەیان باش بوو، بەڵام بەهۆی قەیرانی دارایی لە شارداری دووبارە حەقدەستەکانیان دواخرا و ئێستا هیچ بەرپرسێکی ڕژیم وەڵامدارەوەی داخوازەکانیان نییە. بەڕێوەچوونی مەراسمی چلەی ماتەمینی داریوش مێرجوویی و هاوژینەکەی لە تاران. ڕۆژی هەینی سەیمانگی سەرماوەست مەراسمی چلەی ماتەمینی داریوش مێرجوویی و وەحیدا محەممەدیفەر بە بەشداری کۆمەڵێک لە هونەرمەندان و چالەکانی سیاسی و مەدەنی لە تاران بەڕێوەچوو. بەپێی و وێنە و ڤیددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە لەیلا حاتەمی محەممەد ڕەسوڵۆف توماچ ساڵحی مانی حەقیقی ڕەزا دۆرمیشیان ڕەخشان بەنی ئێعتەماد و مونیژە حکمت لەو مەراسمەدا بەشدار بوون. داریوش مێرجووی و وەحیدە محەممەدیفەر کۆتایی مانگی ڕازبەری ئەمساڵ بە شێوەیەکی وەحشیانە لە نێو ماڵەکەیاندا کوژران. دەستگای قەزای ڕژیم لە پەیوەندی لەگەڵەوە ڕووداوەدا 4 کەسی دەست بەسەر کرد کە 2 کەسیان مێرمنداڵ بوون و ڕایانگەیان بوو کە بە بیانووی دژمنی لەگەڵ ئەو بنەماڵەیە و تاڵانکردنی دارایەکانیان ئەو جەنایەتیان ئەنجامداوە. گیانبەختکردنی دوولاوی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سۆران. ڕۆژی پێنجشەممە 2 مانگی سەرماوەست دوولاوی بەلوچ لە شارستانی سیب و سۆران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کوژراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوی هەڵوەش دوولاوی بەلوچ بە ناوەکانی عەید محەممەد چاریزەهی و ناسر چاریزەهی خەڵکی گوندی ڕەحمەتاپادی سەر بە شارستانی سیب و سۆران بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم کوژراون. جێگەی ئاماژەیەکە دەستگای هەواڵنێری تەسلیمی سەر بە سوپای پاسداران ڕایگەیاندووە کە ئەو دوولاوە بەلوچە لە شەڕ و پێکدادان لەگەڵ هێزەکانی حکوومەت کوژراون. لە سێدارەدانی منداڵێکی تەمەەن 17 ساڵ و بەندکراوێکی شۆڕشی 98 لە سەبزەوار و شیراز. بەیانی ڕۆژی هەینی سەیمانگی سەرماوەست حکمی ئێعدامی مێر منداڵێکی تەمەەن 17 ساڵ بە ناوی حەمید ڕەزا ئازەری و ڕۆژی چوارشەممە یەکی سەرماوەست سزای سێدارەی بەندکراوێکی شۆڕشی خەزەڵوەری 98 بە ناوی غوڵام ڕەسوول حەیدەری لە زیندانەکانی سەبزەوار و شیراز جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان حەمید ڕەزا ئازەری پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنخەست دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. بەپێی زانیاریەکان حەمید ڕەزا لە کاتی ئەنجامدانی ئەو تاوانە تەنیا 16 ساڵ تەمەنی بووە، بەڵام لەلایەن دادگاوە وەکو تاوانباری سەرەکی کوشتنی بەسیجیە بە ناوی حەمید ڕەزا ئەلداغی بە ئێعدام مەحکوم کراوە. لەو پەروەندەیەدا لاوێکی دیکە بە ناوی ئەبولفەزل سەرپوشی وەکو هاودەستی بکوژ بە 15 ساڵ زیندان مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە غوڵام ڕەسوول حەیدەری خەزەڵوەری 98 پاشگەڕانەوە لە تورکیەوە بۆ ئێران لە شارستانی جاسک دەست بەسەر و بە تۆمەتی وتنەوەی درۆژم دژ بە حکوومەت و هەڵگرتنی کتێبی سیاسی بە زیندانی هەتایەتایی مەحکوم کرا. دواتر پارێزەریە و بنەماڵە بۆ کەمکردنی سزاکەی داوای 6 ملیۆن تمەنی کردبوو، بەڵام بنەماڵی حەمید ڕەزا هەژار بوون و توانای پەرداختی ئەو بڕا
پارەیان نەبووە، هەر بۆ بوونەوە سزاکەی بۆ ئێعدام گۆڕدراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی مافی ژنان لە تاران. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، دادگای پێداچوونەوەی تاران سزای زیندانی چالاکێکی مافی ژنانی بە ناوی مەحوەش سەیدال پەسەند کردووە. بەپێی زانیاریەکان، مەحوەش سەیدال لە چالاکانی بواری مافی ژنان و کڵاب هاوس بووە کە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و پەروەندە سازی بۆ کراوە. ئەو چالاکە مەدەنیە لەلایەن دەدگای ئینقلابی تارانەوە بە 1 ساڵ زیندانی تەعزیری پەرداختی جەزای ماڵی، 5 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات، 5 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و زەوتکردنی موبایل و لەپتاپ مەحکوم کراوە. وا دووە هەوڵماند سەبارەتە بە کوژرانی 89,000 ژن لە ساڵی 2022 لە جیهان. هاوکات لەگەڵ 25 نوێم ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان، ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان راپۆرتێکی بڵاو کردەوە و تێیدا ئاماژەی بە ئاماری بێوێنەی ژنکوژی لە جیهاندا کرد. بەپێی راپۆرتە لە ساڵی 2022 زاینیدا بەلانی کەم 89,000 ژن و کچ لە سەرانسەری جیهان لەلایەن یەکێک لە ئەندامانی بنەماڵەکانیانەوە کوژراون. لە ئەفریقا 20,000 بابەت، لە قاڕەی ئاسیا 18,400 بابەت، لە قاڕەی ئەمریکا 7,900 بابەت و لە قاڕەی ئوروپا 2,300 بابەت ژنکوژی تۆمارکراوە. بەپێی راپۆرتی نەتەوەی گرتووەکان، ئەو ئامارانە ترسناکە و لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا پێشینەی نەبووە. بەڵێ بینەرانی ئازیز، گەشتیاوڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵ.